پەیمانگەی واشنتن بۆ سیاسەتەکانی خۆڕەڵاتی ناوەڕاست لە راپۆرتێکدا ڕووناکی خسووتە سەر هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئاماژەی بۆ ئەوە کردووە کە لە هەڵبژاردننی 12 ئایاردا بە بەراورد بە دوو خولی تری هەڵبژاردنەکانی پێشوو یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکەوتنیەکی گەورەی تۆمار کردووە و بە بەدەستهێنانی 18 کورسی بە شێوەیەکی بەهێز گەڕاوەتەوە گۆڕەپانی سیاسی با پێی راپۆرتەکەی پەیمانگە ئەمریکیەکە سەرکەوتنەکەی یەکێتی لەم هەڵبژاردنەدا سەرمێنەری ئەو ڕاستیەیە کە لایەنگرانی حیزبە ئۆپۆزیسیۆنەکان چیتر باوەڕیان بە حیزبەکانیان نەماوە بە تایبەت کە لە دوو خولی پێشووی هەڵبژاردندا هەندێک حیزب و لایەن بە تایبەت ئەوانەی خۆیان بە ئۆپۆزیسیۆن لە قەڵەم دەدا بۆ سەرکەوتنەکانیان تەنیا سوودیان لە نیگەرانی و ناڕەزایی هاوڵاتیان وەرگرت بەڵام لە ماوەی ئەو چەند ساڵەدا پابەند نەبوونی ئەو حیزب و لایەنانە بە بەڵێنەکانی بانگەشەی هەڵبژاردنەوە نیگەرانی و ڕەشبینی لە نێو دەنگدەراندا دروست کرد و وای کرد دەنگدەران بڕوایان با بەڵێن و دروشمەکانی ئەو حیزب و بزوتنەوە و جوڵانەوە و لایەنانە نەمێنێت و دەنگەکانیشان لەم هەڵبژاردنەدا بە شێوەیەکی بەرچاو کەم بکات. پەیمانگەی واشنتن بۆ سیاسەتەکانی خۆڕەڵاتی ناوەڕاست ڕەشی گەیاندووە ڕنگدانەوەی ڕەشبینی دەنگدەران لە هەڵبژاردنەکەی 12 ئایاردا بەڕوونی دەرکەوت بە شێوەیەک ئاستی بەژاریکردن لە عێراقدا ڕێژەکەی لە 44.5 بوو. لە پارێزگاکانی هەرێمی کوردستانیش ڕێژەکەی گەیشتە لە 48 بە شێوەیەک لە سلێمانی لە 150 دەنگدەران و لە هەولێر لە 143 و لە دووهۆک لە 150 دەنگدەران بەشداریان لە هەڵبژاردندا کرد. ئاماژەی بۆش کردووە با پشتبەسن بە ڕێژەی دەنگدانەکە لە 152 ئەو کەسانی مافی دەنگدانیانە بووە لە هەرێمی کوردستان بۆ بەرژەوەندی هیچ کام لە حیزبەکان دەنگیان نەداوە. بە پێشی کارەکانی پەیمانگەی واشنتن بۆ سیاسەتەکانی خۆڕەڵاتی ناوەڕاست ئەو لە 152 دەنگیان نەداوە ئەو کەسانن کە هیوایەکیان بە حیزبە سیاسیەکان نەماوە لە نێوەیاندا لایەنگران و دەنگدەرانی حیزب و لایەنەکان کە لەم هەڵبژاردنەدا بەشداریان کردووە لە بەرامبەردا لە 148 ئەوانەی لە پرۆسە دیموکراتیەکەدا دەنگیان داوە کادر و جەماوەری حیزبە کوردیەکان و لە پێناو زیادبوونی دەنگی کورد لە بەغدا دەنگیان داوە. پەیمانگەی واشنتن بۆ سیاسەتەکانی خۆڕەڵاتی ناوەڕاست لە کۆتایی راپۆرتەکەیدا دەڵێت ئەو ڕاستی لە ئێستادا سەلمێنراوە ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەن جەماوەرێکی بەوەفا و بەهێزە کە وێڕای سەختیەکان متمانیان داوەتەوە بە یەکێتی بەوەش هاوڵاتیان نەک متمانیان بەو حیزبە لەدەست نەداوە بەڵکو متمانیان بۆی تازە کردوێتەوە. یەکێتی نیشتیمانی هالیندەم هەوەدانی بابەری شۆڕشینە ئەوەندبیری ئەسانی